ئەمڕۆ لێرە لە گروپەکانی هەر لە بادینان هەتاکو هەورامان تا قەزای سۆران و چۆمان و هەولێر و سلێمانی هەموو لێرە کۆبوونەوە لە گۆمی فێڵاو. بەڕاستی وەرزی شاخەوانی دەتوانین بڵێن ئەو وەرزە کۆمەڵایەتەیە کە هەموومان پێکەوە کۆکە هاتووە بەبێ جیاوازی ڕەگەز و تەمەن. وەڵا ڕۆڵی ژنان ڕۆڵێکی باشە لە گروپی ئێمە، هەرچەند ئێمە لە شارەکە گروپی تایبەتمان هەبوو بە خانمان، بەڵام خانمان خۆیان بەتەنها بۆیان ئەستەم بوو کە ڕێخستنی گەشتەکان چون بۆ شوێنەکان پەیداکردنی ڕێبەر هەمیشە پیان باشە کە لەگەڵ ئێمە وەکو نیشاندەرێک بۆ شوێنەکان و ئێمەش دەستەی سەرپەرسیاریمان کە لە 5 کەس پێکهاتوو دوانیان لە خانمان بوون کە ڕۆڵی گەورە و باشیان بینیوە. من دڵخوازیانم لە گروپی شاخڕەوی شنوێ لە هەڵەبجەی شەیدەوە هاتوین بۆ گۆمی فێڵاو. تقریباً بۆ ماوەی 7 ساڵێکە بێ لە سنوورەکەی ئێمە لە هەڵەبجە گروپی شاخڕەویەکان دروست بوون بە شێوەیەکی بەرچاو، تقریباً شێوەیەکی ڕێژەیی ئافرەت بەشداری ئەکا لە ناو گروپە شاخڕەویەکانە. ئەمیش کۆمەڵی هۆکاری هەیە، هەنێکیان کۆمەڵی هۆکاری کۆمەڵایەتی و هەندێکیان هۆکاری ئابووریە و حاڵەتێکی کەش هەیە ئەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی ئافرەتەکان خۆیان، چونکە بەنسبەیەکی کەم یعنی بەنسبەیەکی کەم لە بواری شاخەوانیە ئافرەتان ئەتوانن ئیش بکەن. بەعام وەکو گەشتیاری ئەم کللتوریان وەرگرتووە، زیاتر نەچوونەتە بواری ئەوەی کە وەکو شاخەوانێک وەکو ئەوەی کە دیراسەیان کردبێ وەکو ئەوی دەورەیان بینی بێ. ڕێژەیەکی کەم هەیە کە دەورەی بینی بێت و توانی بێتی وەکو شاخەوانێک بەشداری بکە. ڕێژەکەی کە بەشداری ئەکا تەنها وەکو گەشتیارێک بەشداری ئەکا و شاخەوانی وەریگرتووە. ڕێژەیەکی کەمەوە ئەویش وردە خەریکە ئەکتیف ئەبێت و ڕێژەکەی زیاد ئەکات.